خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەی دوێنێ لەسەر و 25 خولەکەوە سەرۆشی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر قسەی ئەمڕۆ لە ئاستی باڵاوە بۆ ئاستی وردە پارتی دموکراتی کوردستان سەرقاڵی تۆمەت و تەشیرە لەو 25 خولەکەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سێ خولەک زیاتر تایبەت نەبوو بە ئەوان ئەمڕۆ واف شاریان لە خۆیان کردبوو تا ئاستی قسەی کۆڵانیش ئەڕۆیشتن لەف مێدیا فەرمیەکانیانە لە هەمووی کارەساتتر دیسان ڕەنگە پێشتر پێمان وابوو بێ کە کەرکووک فەلەتێک بووە یان وەکو لە سلێمانی ئاڵێن زلەیەکی زمانی بووە زمانەوانی بووە کەوتی کەرکووک داگیر کراوە بەڵام خۆوتیەوە جا ئێمەش ئەم شەو گفتوگۆ ئەەکەین لەگەڵ نووسەر پێشمەرگەی دێرین ڕۆژنامەنووس بەڕێز فەرهاد سەنگاوی لە کەرکووکەوە هەموو ئەو بابەتانی لەگەڵ تاوتوێ ئەەکەین من تێنەگەیشتم جارێکی تریش گوێم لە وتارەکەی سەرۆکی یەکێتی گرتەوە قسەکانی تەنها ڕاستکردنەوە و ڕوونکردنەوە بوو من تێناگەم لە سەرۆکەوە بۆ بەرۆک بوو هەمووی کەوتنە سەر وەڵام و تەشهیر و تەشیرکاری بەڕێز کاک فەرهاد سەنگاوی سوپاس دەکەم بەدەم قاوە خواردنەوەیەکەوە مەوێ حەزەکەم هەندێک قسەی شیرینی تۆ ببیستم و ئەمەوێت لەوە دەست پێ بکەم فترەیەک پێش ئێستا گفتوگۆمان کرد لە دەرەوە بووی وتت ئەگەڕێمەوە ئێستا لە کەرکووک ئەتبینم بۆ لە کەرکووکی سەرەتا سڵاو لە شەهیدانی نیشتمان سڵاو لە کاک فەرهاد دووەم جار سڵاو لە بینەرانی بەڕێز و سوپاسیانەکەم من تەندروستیم زۆر باشە سوپاسی هەواڵپرسینیانەکەم ڕێز بۆ هەمووتان هەر بژی کاک فەرهاد بۆ لە کەرکووکی وتم کاک فەرهاد ئێستا لە ڕاستیە من لە کەرکووکم وەکو هەموو کەرکووچیەک وەکو هەموو کوردێکی دڵسۆز بینیتان وەرزشکارێکی شاری کرماشانی ڕۆژهەڵاتی نیشتیمان دیاریەکەی پێشکەش کرد بە کەرکووک و ئەفرین و ورمێ اینجا بۆیە ئێمە بێ لە کەرکووک بین وەکو ئەو وەرزشکارە دڵسۆزە خەمی کەرکووکی بوو کەرکووک دیارە بە باڵەنس و تەرازووی زۆر شت ئەگۆڕێ نەک بۆ من و تۆ یا بۆ یەکێتی بەڵکە بۆ کورد کەرکووک شوێنێکی گرنگە لە مەندەلی خانەقین تووس خوڕماتوو و هەتا ئەگاتە قەرەچووخ و هەتا ئەگاتە دەشتی مووسڵ و شنگار و مووسڵیش خۆشی کە بەقەدەر کەرکووک کوردستانە ئێمە لە کەرکووکین چونکە گرنگە یەکێتی ئەتوانێت لە کەرکووکە کار بکات و کوردانی کەرکووک ساز و ئامادە بکات بۆ ئەو مەبەستە ئێمە لە کەرکووچین کاک فەرهاد بەڵام ناترسن بگیرێن چکاڵەن کەرکووک ڕزگارەکەین کەرکووک چی لێ تا ڕزگاری بکەن مەسەلەن ئەمڕۆ جێگری دووەمی سەرۆکی پارتی لە شەقڵاوەوە هاوارە کرێوت بەڵێ کەرکووک ڕزگارەکەین کەرکووک داگیر کراوە چی لێ ئێستا کە تۆ لەوەی مەسەلەن چۆن ئازادی تۆ من ڕۆژانە بە بەردەم بارەگاکانی پارتیە هاتوچۆکەم ئەوان لە کەرکووکن ئەگەر خۆیان داگیریان کردو یا خۆیان ڕزگاریەکەن ئەوە خەڵکی کەرکووک دەتوانێت بیبینێ خۆ بارەگاکانی ئەوان لە کەرکووکە ئیدارەی ئەمڕۆی کەرکووکیش سەرکەوتوترین ئیدارەیە لە ئیدارەی سلێمانیش و هەولێریش و دهۆکیش ئیدارەیەکی سەرکەوتوتری هەیە چونکە تەنانەت شوانێک ئەتوانێت ببێ بە پارێزگاری هەولێر و دهۆک و سلێمانی چونکە تەنها کوردی تایە بەڵام لە کەرکووکە شیعەی لە سێ نەوعتیایە سونەی لە سێ نەوعتیایە کلد و ئاشور و مەسیحی تایە کاکەیی تایە حیزبەکانی هەموو تایە بە حیزبەکەی بەرزانیشەوە لێرە بارەگاکانی لێرە هەیە لەبەرەوە ئیدارەکردنی شاری کەرکووک سەختترین ئیدارەیە لە
هەموو کوردستان و کەرکووک ئیدارەیەکی خۆماڵی کوڕی شارەکە ئەندامانی ئەنجومەنەکە هی شارەکە بارەگاکانی پارتی لە شارەکە بۆ خۆیان هاتوچۆکەن و ئازادن ئیجا گەرەوان دێن بارەگە مەگەر بارەگاکانی خۆیان بگرن بارەگای کەسی تریشیان پێ ناگیرێ. باشە ئێستا کەرکووک بەرەو گەشە سندن و خزمەت گوزاریە یان دەرفەتی بۆ هوتاف و قسەی فشەهێشتوتەوە کاک فەرهاد؟ وەڵی من پێم خۆش بوو بچوونایە لە پارتیەکانی کەرکووکتان بپرسیایە. پارتیەکانی کەرکووکیش چونکە لە کەرکووکن جۆرێک لە دڵسۆزی و جۆرێک لە ڕاستگۆیی و جۆرێک لە خەمخۆریان تایە. من پارتیەکانی کەرکووکم بینیوە هاتوون بە منیان وتووە زۆر زۆر پیرۆزبایی لە ئێوە ئەکەین لە پارێزگاری ئەم شارە ئەکەین زۆر خۆشحاڵین بەم پارێزگایە و بەم ئیدارەیە کە هەیە پارتیەکانی کەرکووک زۆریان واڵێن. کەواتە تۆ دڵخۆشی کە ئەبینی ڕاستە کەرکووک هەرچی بۆ بکرێت لە ئاستە و ماندوو بوون و ئەو ئاڵۆزیانی کە هەیەی کەرکووشەکان زۆر دەردەسەری و نەهامەتیان بینیوە. ینی ئەوە نییە بڵێم ئێمە بە خزمەتێک شاگەشکە بین، بەڵام چۆتە سەرچکێک کە خزمەت بکرێەوە کاک ڕێبوار ئەیوت دوێنێ بینی ڤیددیۆیەکی ئەڵێ لە 2026 شتی وا لە مێشکمایە ئینشاءڵڵا وا تەطبیق یەکەین کە هەموو کوردێک دڵخۆش بێ پێی. یەکەم شت کەرکووک کاتی خۆی ڕێفراندۆمەکە کەرکووکی تووشی کێشە کرد کە هەفتا پێشمەرگەی یەکێتی لە ژێر زنجیری دەبابا شەهید بوون یەک پارتی تەقەی نەکرد و یەک پارتیش لە کەرکووکان نەما و پڕ بوو لە هێزی پارتی و 6 زرێپۆشیان هاتبوو بە دەشتی گەرمیان و قادرکەرەمە سەریان لێ شێوا بوو لە گەرمەی ڕێفراندۆما هات نەسەنگا و مناڵی توانیت مدەڕعەکانیان لێ بسەنێ. خۆ سەرۆکی هێزە چەکدارەکان لە کاتی ڕێفراندۆما سەرۆکی هەرێم سەرۆکی هێزە چەکدارەکان بوو و ئەوان ڕۆیشتن، بەڵام دوایەوە یەکێتی مایەوە ئەوان سەرۆکی ئەنجومەنەکەی کەرکووکیشیان کڕی و بردیان بۆ هەولێر، ئەوان ئەندامانی ئەنجومەنەکەی هەولێریشیان برد و نەیانێشت بێنەوە. ئەسڵەن ئەو چەند ساڵەی کە کەرکووک بە دەستکوردەوە نەبوو ئەوان نەیانێڵا کەرکووک بکەوێتە دەستکورد. جا ئێستا کەرکووکی دارەیەکی هەیە ئەوە مەقڕەکانی خۆشیان لێرەیە با بێنەوە کاکە با بێنەوە خۆزگە بەهاتنە ئەوانیش دووسێ کورسیان بێنایە لە کەرکووکە، خۆزگە حیزبەکانی تریش دووسێ کورسیان بێنایە لە کەرکووکە، خۆزگە کورد بە یەک لیست بواە لە کەرکووکە. ئەوە کەرکووک ئێستا ئازادە وەزعی زۆر باشترە لە جاران، خەڵکی کەرکووکیش زۆر دڵیان بە کەرکووک خۆشە. منەمەوێ لێرەوە پارێزگاری نوێ پارێزگاری کەرکووک کە هیوای هەموو شتێکی چاکی لێەکەم بە شەرتێک پارە و کات و دەسەڵاتی باشی لە بەردەسابێ لێرەوە مەوێ شتێکیش بە خەڵکی کەرکووک بڵێم و بە پارێزگاری کەرکووکیش بڵێم. کەرکووک 100 ساڵە وێرانە کرێ و ئەڕووخێندرێ هی ئیستە نییە. ماڵەکانی گەڕەکی شۆڕجە کە جادەیان لێدا، ماڵەکانی گەڕەکی کۆچەک و یاروەلی، ماڵەکانی سەر قەڵای کەرکووک، ماڵەکانی گاورباخی، ماڵەکانی عەرەسەی کەرکووک کە کوردە فەیلیەکانی خۆمان بوون، هەموو ئەمانە ماڵی تاکتاک ماڵی تێکۆشەرەکان زەمانی زوو کە ڕووخێنراوە هەموو کرێکارانی کە فابریکەی نەوتی کەرکووک هەموو کرێکارانی تریش پێویستە لە داهاتووە ئەمە بکرێتە پاکێجێک، ئەو پاکێجە خانوویان بۆ دروست بکرێت، تەعویزی کرێکار و کارمەندەکانیش بکرێت. من پێم وایە پارێزگاری کەرکووک ئەگەر پارە و دەسەڵاتی لە بەردەسابێ ئەوانەش هەمووی جێبەجێەکە. بەڵێ کاک فەرهاد لە سەردەمی 4,000 دێ لە دەور و پشتی کەرکووک ڕووخێنراوە. پێم وایە پارێزگاری کەرکووک ئەگەر کاتی هەبێ پارەی بەدەستەوە بێ پێم وایە 4,000 دێکەش دروست دەکاتەوە. بەڵێ کاک فەرهاد کۆمەڵێک سەوت هەیە ئەوانەی سەردەمی ڕادیۆی دەنجی گەلی کوردستان کە ئەتوت کاک فەرهاد گەڕێک بە گەڕەکی کەرکووک شارەزە تەپە و عەرەفە و شۆری جە و ڕەحیماوە و کە باسیەکەی ینی ڕێک پیاوە بیتە ناو کەرکووکەوە ڕێگەڵی بە کەرکووکە ئەسوڕێیتەوە. ئێستا هەمانەوە حساس و هەستت بۆ کەرکووکەیە لە چوارچێوەی کوردایەتی و نیشتیمان پەروەریە؟ کەرکووک لەوە دەرچووە ئێمە وەکو خاک سەیری بکەین
کەرکووک لەوە دەرچووە وەکو ئابووری و اقتصاد و نەوت سەیری بکەین کەرکووک بووە بە بابەتێکی سایکۆلۆجی لای هەموو ئینسانی کورد هەموو کوردستانی گەورە بڕۆ بۆ دیاربەکر بڕۆ بۆ ورمێ بڕۆ بۆ خوی و سەڵماس بڕۆ بۆ هەرچی شوێنێکی دنیا کوردی لێبێ کەوتت کەرکووک ئەو وێنەیەکی تایبەتی دێتە خەیاڵ نەک تەنها خاکێک بێ یان نەوتێک بێ من خۆم کەرکووچیم بە شانازیەوە کەرکووچیم کەرکووک تایبەتە بەڵام کەرکووک لە ڕابردووە هیچی بۆ نەکراوە لە ڕابردووە وەزعی خراپ بووە لە ڕابردووە کێشەی زۆر بووە تەنانەت بنجارێکیان بە ڕێز مامجەلالم و دووتم مامە کەرکووک لە تعریب و تەبعیس و تەهجیر و وێرانکاری و پێشمەرگەی زۆر و شەهیدانی زۆرە یەکەمە سلێمانی دووەمە هەولێر سێمە دهۆک چوارەمە بەڵام لە دەستکەوتە دهۆک یەکەمە هەولێر دووەمە سلێمانی سێمە کەرکووک چوارەمە وتی وەڵا ڕاستەکەی ئەبێ کەرکووک تایبەت وەربگیرێ کاکە بەرەی بەرەنگاری هەموو کوردستانی باشوور کەرکووک بوو کەرکووک لێدرا دوایی دەورە سەرەکیەکە بەر سلێمانی کەوت ئەجینا کەرکووک لە پێشەنگی هەموو خەبات و تێکۆشان و وێرانکاریەکە بوو من خۆم مناڵی کەرکووکم لەبەرەوە کەرکووک تایبەتمەندی خۆی هەیە کەرکووک ئێمە وەکو شارێکی پیرۆز سەیرەکەین شارێکی پیرۆز هەر بالموناسەبە باسی ئەمەوێ وەڵامێکی ئەوەش بدەمەوە کاتی خۆی بە ڕێز مامجەلال وتی کەرکووک قودسی کوردستانە لەبەرەوەی 57 دەوڵەتی ئیسلامی ئەیانوت نابێ ناوی کەرکووک ببەن مامجەلال وەکو تێگەیاندنی ئەوان وتی کەرکووک قودسی کوردستانە یعنی لای ئەمە مقدسە وەکو چۆنێەوە باسی قودسەکەن دوای قسەیەکی تریشەیە قسەیەکی زۆر جوانە کە ئەڵێ کەرکووک دڵی کوردستانە بەڕاستی قسەیەکی جوانە بەڵام ئەو قسەیە لە ڕاستیە قسەی کچێکی تورکمانی کەرکووکە کە لە پەنجاکان و شەستەکانە ئەم قسەی کردووە هەر کەسێکی تریش لە دوای ئەوە کردوێتی دەستی خۆش بێ بەڵام بە ئەسڵ ئەوە قسەی کچێکی تورکمانی پەنجاکان و شەستەکانە ئەوتومە کەرکووک نانی کوردستانە طبعاً هەموو کەس ئەزانێ بەڵێ کچێکی تورکمان لە پەنجاکان و شەستەکان ئاوتوێتی کەرکووک دڵی کوردستانە وەکو دڵ کاک فەرهاد پارتی وەکو دڵ مامەڵەی لەگەڵ کەرکووک کردووە کە ئێستا ئەوان ئەو دروشمیان هەڵگرتووە یان با بڵێم یەکێتی وەکو قودس و پارتی وەکو دڵ مامەڵەیان لەگەڵ کردووە جا وەکو دڵی خزمەکانی خۆیان یەکێتی من خۆم ئاگادارم هەوڵی زۆری بۆ کەرکووک داوە بە تایبەتی مامجەلال و هەندێ برادری کاگنەوشیروان ڕەنگە لە هەمومان زیاتر هەوڵی بۆ کەرکووک دابێ کاتی خۆی یادی بەخێر کاگنەوشیروان لە شاخ فایلی کردبەوە بۆ هەموو گەڕەکە تعریبەکان کاگنەوشیروان سەرپەرشتی گرتنی ڕزگارکردنی کەرکووکی کرد لە 91 بەڵام کەسی ترمان نەدیبێت بۆ کەرکووک جگە لە یەکێتی مامجەلال هەموو هەوڵ و توانای بۆ کەرکووک بوو خۆشی بەمریەوە دەویت تۆ کەرکووکیت بڕۆرە بۆ کەرکووک بۆ ئینتیخابات لەبەرەوە کەس ناتوانێت باسی کەرکووک و ئازادکردنی کەرکووک بکە ئەوە لەسەر شانی خەڵکی کەرکووکیەکانە بە پلەی سەرەکی لەسەر شانی یەکێتیە بە پلەی دووەم پارتی وەکو دڵ مامەڵەی لەگەڵ کردووە کاک فەرهاد پارتی ئێمە هەموو من خەڵکی کەرکووکەکەم بەشایەت خەڵکی کەرکووک پارتیان لەکوێ بینیوە کەی بینیوانە چیان لێ بینیوە پارتی سەرۆکی ئەنجومەنەکەی برد بۆ هەولێر پارتی ئەندامانی ئەنجومەنەکەی برد بۆ هەولێر وتی نابێ بچنەوە بە سلێمانی بۆ کەرکووک یەکێتی لە کەرکووک مایەوە هەتا ئەگاتە ئەمڕۆ پارێزگارێکیشی بۆ دانا ئەنجومەنەکەش لەگەڵ تێکۆشەرەکانی تری تورکمان و عەرەبە ئەنجومەنێکیشی بۆ داناوە پارتیە توانێت بێ لە کەرکووک بێ بەڵام کەرکووکیش ڕزگارەکە مەگەر مەقڕەکانی خۆی بباتەوە باشە دوێنێ هەر ئەمڕۆ سەرۆکی یان جێگری دووەمی پارتی کە ممارەسەی دەسەڵاتەکانی سەرۆکی پارتی شەکات مەسەلەن لە وەڵامی جوملەیەکی یان ڕستەیەکی کاک بافڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان وتی لە هەولێر ڕاستە قەسر هەیە ڕاستە جادەی پان هەیە بەڵام ئازادی نییە کەسێک ناتوانێت بە دز بڵێت دز زمانی ئەبڕن ئەوتی ئەو بەنەوعێک جوابیدایە وتی ئەمڕۆ هاواریە کردو ئەیوت کە بریتی نییە لەوەی کە تۆ بچیتە سەر هۆتێلێک و بریتی نییە لەوەی کە بچیتە سەر ئۆپۆزیسیۆن و ئەوە وەڵامەکەی بوو
ئەکیدم بەڕێزت ئاگات لە هەردوو جملەکە بووە هەڵسەنگانت بۆ ئەوە چێ بەڕێز کاک فەرهاد. قوربان 4 ملیۆن کەس لە مووسڵ و لە بادینان و لە هەولێر لێیان بپرسن بڵێن ئازادی ڕەنگی چۆنە، ئازادیان لەبیر چۆتەوە. ئازادی لە دوهۆک بووە بە بڕنووتی، ئازادی لە هەولێر بووە بە بڕنووتی، ئازادیشمان لە ماڵی حوسێن ئاغای سوورچی باش بینی کە پێیان وتن نیوەڕۆ لای ئێوە نانەخۆین کەچی چوون لە ماڵەکەی خۆیان سفرە و خوانیان بە برنجی خوێناوی بۆ سوور کرد، کابرا چاوەڕێکردن بچن لە ماڵەکەی نان بخۆن. ئازادی زۆرە، دەواازەی سێمێلکا 10 ساڵە داخراوە لەسەر 10 ملیۆن کوردی ڕۆژاوە. ئازادی زۆر زەرد هەڵگەڕاوە لە دیوارە چیمنتۆکەی سەر سنووری سێپارچەکەی نیشتیمان. ئازادی هەر زۆر زۆرە، نەهێڵیت ئامۆزاکەت بچێتەوە بۆ سەر پرسەی تەرمی دایکیشی، ئامۆزای خۆت بێ نەچێ بۆ سەر پرسەی دایکی، ئەوە ئازادیە. ینی پێتوانی ئەو ئازادی هەبێکەوەی مامۆستاجیانی بەسە زمان بەڵێ مامۆستاجیانی بەسە زمان چۆنیان شەهید کرد لەسەر دوو قسە بردیان کەس نەیزانی بە چی سووتانیان بە چی کوشتیان لەسەر دوو قسە. ئێخۆ مامۆستاجیهانی بەسە زمان هەزاریەکی کاندیدێک قسەی بە پارتی نەوتووە، ملیۆنیەکی کاندیدێکیش قسەی بە پارتی نەوتووە کە ڕەنگە کاندیدەکەی خۆشیان بێ. لەبەرەوە باسی ئازادی هەرکەس بیکە نابێ ئەوان بیکەن، ئەوان ناشێ و نابێ باسی ئازادی بکەن، چونکە ئازادی لە کوردستان کێشەی گەورەی هەیە لەسەر دەستی ئەوان. باسی سێمێلکات کرد کاک فەرهاد، مەسەلەن ئەوە بەڵامەوانەڵێن ئێمە ڕابەرایەتی و پاڵپشتایەتی ڕۆژاوای کوردستان و هێزەکانی سووریای دموکراتەکەین و خزمەتیانەکەین، بەڵام تۆ باسی ئەوکەی کە دیوار دروست کراوە ئازادیان لێ زەوت کراوە. ئەوان 5,000 چەکداریان بە پارەی خەڵکی کوردستان دروست کردووە بە ناوی چەکداری ڕۆژ، نردیان لە کاتێکا ئەردۆغان ئەفرینی داگیر کرد جەماعەتی ئەو ڕۆژ و مۆژە چوون لەگەڵ ئەردۆغانە لە ئەفرین پێکەوە بوون. ئەوان ئەڵێن ئێمە چین چەکەڵەگرین لە ڕۆژاوا دیفاع لە کورد دەکەین، بەڵام بۆ بەیانی دیواری چیمەنتۆ دروست دەکەن. ئەبە بۆ پاراستن نییە بۆ پاراستنی خۆیان و مەسەلەن لە ئاشوب و لە ئاژاوە کە لە ناوچەکە ڕوو ئەدا، یان پێت وایە دروستکردنی دیوارە لە نێوان پارچەکانی کوردستان؟ ئێمە بێگومان دروستکردنی دیوارە خۆەوە لە جیاتی ئەوەی کە 1000 ئاسانکاریان بکردایە بۆ پارچەیەکی کوردستان دیوار دروست دەکەن، بەڵام ئێمە پێشبینیەکمان هەیە 5 ساڵ لەمە پێش پێشبینیەکەی ئێمە پێمان وایە کە تا 2030 زۆر دەوڵەت و دەسەڵات و سیستم لەم ناوچەیە تەفروت و ناکرێت. ئەوە 5 ساڵی ماوە و کێشەی زۆر زۆر لە بەردەمایە. پێم وایە ئەو گەشەکردانە ئەو گۆڕانکاریانە ئەوە ڕۆژاوای کوردستانی گرتوتەوە، ئەوە باشووری کوردستان و باکووری کوردستانی شەگرێتەوە. ئازادی ڕاستی ئەوەیە کە دیکتاتۆرەکان تەنگاوەکات. زۆر باشە کاک فەرهاد، یەکێکی تر لەوانە پارتی باسی لەوە کرد کە گلەی ئێستا دەستیان بە هەڵمەتێک کردووە کە یەکێتی بۆ نایەتە حکوومەتەوە، یەکێتی ژەڵێ من ناچ بە حکوومەتێکەوە کە پیشان بدا لە ناو پارێزگای هەولێرا جیاوازی لە نێوان کۆیە و بۆ نمونە ناو هەولێر بکە، لە نێوان کۆیە و بالیسان بکە، لە نێوان هەولێر و هیران بکە، لەبەرەوەی ئەوانە سەر بە پارتی دموکراتی کوردستانین. لەکوێ مدیرناحەیەک پارتی نەبێ گەر سەر بە مەسەلەن مدیرناحەکە گەر لە چوارچێوەی پارێزگای هەولێرا سەر بە پارتی نەبێ، ئەو شوێنە دژایەتیەکەن کێشەی بۆ دروست دەکەن. یعنی پێت وایە یەکێتی باشە کا بچێتە حکوومەتێکی واوە کە بەڕاستی جیاوازی لە نێوان دوو گەڕەکە بکات، یان ئەو حکوومەتە هەر نەبێ باشە؟ وەڵی کاکزانە من خۆتەزانی و هەموو خەڵکی شەزانەیە زۆر لەگەڵ یەکێتی ناکۆکەم. لە 150 ناکۆکی من لەگەڵ یەکێتیە لەسەر ئەوەیە کە بوو بە هاوپەیمان و دۆستی پارتی
لە 91ەوە تاگاتە ئێستا خۆ خەڵکی کوردستان گلەی لە یەکێتیەکەن لە 150 گلەیەکەیانەوەیە کاکە تۆ بۆ ئەمەت هێنایەوە کاکە تۆ بۆ بیتە شەریکی کاکە تۆ بۆ بیتە ڕەفیقی کاکە تۆ بۆ بیتە هاوپەیمانی خۆ گلەی خەڵکی کوردستان لەسەرەوەیە نەوەڵا ئەگەر بە من بێ بە حەیاتی یەکێتی یا هیچ هێزێکی کوردی نەبێتە هاوپەیمان و دۆستیان باشە ئەو حکوومەتە پێت وایە توانیوێتی خزمەت لەلایەکی ترەوە کاکە ئەوان جیاوازی لە نێوان کوڕەکانی خۆیان ناکەن چۆن کاک فەرهاد مەسەلەن چۆن خۆی ئەمان ئۆتۆماتیک خێزانێکی خێڵەکین خێزانی خێڵەکیش کوڕوکچی زۆرە مناڵی زۆرە لە نێوان کوڕەکانی خۆیانە دیارە خۆ لە تەلەڤیزیۆنەکە دیارە کێچیەکە و کێچیەکە ئەمە لەلایەک دووە مەسلەی خزمەتگوزاری کاکە خزمەتگوزاری هی حیزب نییە هی حکوومەت نییە ماڵی باوکی کەس نییە خزمەتگوزاری داهات و بەرهەمی میلەتەکەی بۆ میلەتەکەی سەرفکەیتەوە من پێنجێن و زاخۆ وەکو یەکن بۆ من چەمچەماڵ و زاخۆ وەکو یەکن بۆ من ئەو نەسریەی کە بۆ زاخۆیە بچن سەیری بکەن چەندێکە ئەوەی بۆ چەمچەماڵە چەندێکە ئەوەی بۆ کفری و کەلارە چەندە ئەوەی بۆ سۆرانە چەندە سۆران و بامەڕنی و چوزانم زاخۆ بۆ من شاری کوردستانن بەڵام جیاوازیەکە دیارێک چۆنەکرێ بەڵام ئەڵەن ئەگەر خەڵکی سلێمانی دەنگ بە پارتی دموکراتی کوردستان دا ئاوا خزمەتتانەکەین پێت وایە پارتی بێ خزمەتی سلێمانی بکەن بتوانێت خزمەتی سلێمانی بکە یار بەڕاستی خزمەتی ناوچەکانی دیکەشی کردووە پێم وایە ئێمە یەکەم کەس بووین باسی ئەوەمان کرد کە کۆمەڵی جادە و پرۆژە لە هەولێر دروست دەکرێ پێم وایە ئێمە یەکەم کەس بووین ئەو جادە و پرۆژانە باسمان کرد کە بۆچی دروست دەکرێ یەکەم کۆمپانیەکانی خۆیان پارەکە لە گیرفانی حکوومەتەوە دەن بە کۆمپانیەکانی خۆیان حکوومەتی خۆیانە کۆمپانیایی خۆیانە دووهەم کە جادە و پرد و ڕێگە و بان و شتی تازە دروست دەکەن ئەرزەکانی قەراغ جادە و ڕێوبانەکانە بێ بە تیجاری یعنی ئەگەر پێشتر 200 متر لەو ئەرزە 100,000 دیناری لەم چاپەی کردبێ دوایی کاتێک کە جادە و ڕێوبان دروستەکەن ئەو 200 مترە 20 دەفتەرەکە 50 دەفتەرەکە هەموو ئەرزی قەراغ جادە و ڕێوبانە تازەکان بە ملیاران دۆلارە فرۆشرێ لەبەرەوە تۆ ئایا ئاوەدانی ئەەکەی بۆ خاتری خەڵک و بۆ خزمەتی خەڵک یا ئاوەدانی ئەەکەی بۆ بزنس هەرچەند من پێم خۆشە 1000 پرد و تونێل 1000 بەندا و 1000 جادە لە هەولێر و بادینان دروست بکرێ بەڵام نیاز لە دروستکردنەکەی چییە نیازەکە چییە نیازەکە چییە من پێم وایە نیازەکە بازرگانیکردنە پێت وایە خەتای یەکێتی بووە یان هەر بەڕاستی ئەرقەلەوەکەوەی کە بەرپرسانی حکومی لەو مەنتیقەیە دەڵێن لە سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان کە بەڕاستی ئەرقەلە دروستکراوە مەسەلەن بۆ ملیۆنێکی جەزرە وەسەتی بۆ ئاودان کە لە هاوینە لە مانجی دەیە لە مانجی یانزەیە موافقەکەی هاتۆتەوە ینی ملیۆنێک نا زیاتر لەو پارەیە کە بۆ ئاودان پێویستە پێت وایە بەڕاستی کە ئەوان کێشەیان دروست نەکردو وەک ئەمڕۆکە سەرۆکی حکوومەت ئەیوت ئەوان خۆیان پارەکانیان بردووایان پارەکانیان بۆ خزمەتی ناوچەکە بەکارنەهێناوە لە ڕاستیا من نزیکەی پێم وایە 10 ساڵ لەمە و پێش بوو کاگا سۆفەریدون پارێزگاری سلێمانی بوو ئەگەر لە بیرم بێ نازانم کامیان بوو وتی ئێمە وەکو پارێزگاری سلێمانی 17 جار جار ئێمە کتابی ڕسمیمان کردو بۆ سلێمانی بۆ کێشەی ئاوی سلێمانی جوابی نەداوینەتەوە 17 جار بۆ هەولێر باشە خۆ من باسی 10 ساڵ لەمە پێشەکەم کە ئەم ململانیانە گەورەش نەبوو بوون باسی ئەم ئاوەدانیە نەخێر سلێمانی و ناوچەی سەوز و ئەو ناوچانە هیچ وەکو چۆنەڵێ خزمەتێکی وا نەکراون لەلایەن حکوومەتەوە کە شایانی باس بێ خەتاکەی یەکێتی من ئەوە خەمە خەتای یەکێتی بۆچی 20 ساڵ 30 ساڵە ئەمەلیان لێ قوبوڵەکەن بۆچی هاوان هەرچیەکیان و دێوتان باشە ئەم قەسرەمانەوێ باشە ئەم بارەگامانەوێ باشە ئەم پۆستەمانەوێ باشە هەڵبژاردن تەزویرەکەن قەی ناکە
یعنی خۆ خەتاکەی یەکێتی من لێرەوەی بینم ئەجینا نەخێر خەتای یەکێتی نییە. باشە ئێستا کە نقطەیەک دانراوە نقطە سەری دێر لاپەڕەیەکی نوێ پێتوانێ و هاتو هاواریان بۆی لێ هەڵساو بێ مەسەلەن کە بەنواحشەوە پەلامارە دەن. لە ڕاستیە من پێم وایە ئەوان وەزعیان خراپە ئەمە بۆ ڕیکلامم نییە بۆ دیعایم نییە ئەوان لە ناو خۆیانە وەزعیان زۆر خراپە لە ڕووی جەماهیریە وەزعیان زۆر خراپە خێڵەکانی بادینان خەریکە ورە و معنەویات و خۆ ناسین و خۆ ئامادەکردنن چکاوان زێباری بێ هەرکی بێ سوورکی بێ چوزانم برادۆستی بێ ڕۆژەکی بێ بریفکانی بێ مزوری بێ دۆستکی بێ هەموو عشیرەتەکانی بادینانیان داخ کردووە داخ لێیان کوشتون دەریان کردوون ڕاویان ناون لەبەرەوە ئەوانیش وردە وردە بیر لەواکەنەوە کە خەڵکی ئەمە قوبوڵ ناکە ڕۆژێ 2-3 ساڵێ 2 ئەمە لەلایەکی تر ڕۆژاوای کوردستان خەریکە بەرەو سەر بەخۆی و ڕزگاریەکی زۆرترە چێ ئەوەش لای ئەوان جێگەی پرسیارە لە باکووری نیشتیمان ئازادیەکە یا جۆرێک لە ئاشتی و ئازادی و بەرە و مافەکان ئەوەش دیسانەوە ئەبێتە هۆی نیگەرانی ئەمان یەکێتیشی ئستەوەکو جاران نییە هەر بڵێ جارجار نەخێرێکی بۆکە جارجار لیان قوبوڵ ناکە ئەمانە هەموو لەگەڵ ململانیەکانی ناو خێزانەکە بنەماڵەکە ئەمانە هەموو بووەتە هۆی نیگەرانی و کێشەیەکی زۆر بۆ ئەو جەماعەتە. باش باسی خێڵەکانت کرد باسی هۆزەکانت کرد عشیرەتەکان خەڵکی زۆر دڵسۆزیشی تێدا بۆ کوردایەتی مەسەلەن باسی ماڵی حوسێن ئاغای سەرچیات کرد کە عشیرەتی سورچیە بۆ کۆی عشیرەتەکانی تر مەسەلەن لە پێناو دەسەڵات پارتی هەمویانی تەسفیە نەکردووە یان بە زۆری لە ئەخیریانە مەسەلەن بۆ دابشکردنی هەرچیەکان بۆ دوو بەش لە ناو ماڵێکا و هێز ناردنە سەریان و بۆ لە پێناو چی ینی لە پێناو چاوشکاندنیان بەرەو عشیرەتێکی تر کە ئەوان مەسەلەن ڕەنگە بۆ پارتی دڵسۆزتر بن. بە درێژایی مێژوو ئەمەیان بەرامبەر بە عشیرەتەکانی بادینان و هەولێر نەکردووە کاک فەرات؟ ئەمە بە تێگەیشتنی من تۆزێکم خوێندوێتەوە لە مێژوێ و ناوچەیە لە زمانی عوسمانیەوە نەک لە زمانی عێراقەوە عێراق دروست نەکرا بوو ئەوان کێشەی خێڵەکیان هەیە لەگەڵ ئەو خێڵ و ئەو خێڵ لەسەر پوش و پاوان لەسەر ئاژەڵداری لەسەر ئەو کێشانە ئەم ململانەیەی ئەوان لەگەڵ بنەماڵەکانی تر بە تایبەتی بنەماڵی بەرزانی بە بۆنەی دینەوە مرکزێکیان دروست کرد یا مرکزێکیان بۆ دروست بوو کە ئێستا قسەیەکەیە ئەو فیدراسیۆنە عشیرەتیەش لەلایەن خەڵکی ترەوە دروستکرابێ ئەوان کێشەکانیان لەگەڵ خێڵەکانی بادینان ئەگەڕێتەوە بۆ سەردەمی عوسمانی 100 ساڵ 200 ساڵی کۆتایی عوسمانی ینی بە بۆچوونی منە گەڕێتەوە بۆ سەدەی 18 و 19 و ئەوانە کە لەگەڵ خێڵەکانی بادینان ناکۆکن. زۆر باشە کاک فەرهاد لێکێکی تر لە قسەکانی مەسرۆر بەرزانی باس لەوەکە کە خەڵک هەیە بەکرێ گیراوی لایەنە شیعەکان و لایەنە هەندێک سونەکانە پێت وایە پارتی هێندە کوردایەتیی ڕەسەنی لە بەغدا کردووە؟ هەر کەس باسی بەکرێ گیراوی و خیانەت و شت بکە حەق نییەوان باسی بکەن نەبێ خوانی لێ ببوێرن یعنی چۆن مەسەلەن زەلامی عیبێکی هەیە لە ناو مەجلیسێکە لە مەجلیسەکان ناوی ئەو عیبە بێ ناوی ئەو کێشەیە بێ ئەم ئیتر بێدەنگە بێ و حەزەکە بڕاتە دەرەوە کە باسی بەکرێ گیراوی دێتە پێشەوە پێویستە ئەوان بڕۆنە دەرەوە لە مەجلیسەکە یعنی نەمێنن ئەمە یەکێک دووەم کاکە بە عالەمی ئاشکرا ئێمە کوردی عێراق بە پێی دەستورێک کە خۆمان پەسەرمان کردووە ئێمە لەگەڵ بەغدا ئەبین یعنی ئەمە عیبەی تیان نییە خۆیان لە بەغدا موچەوەرەگرن خۆیان لە بەغدا و نوێنەریان هەیە دەیان نوێنەریان هەیە وەزیری خارجییان هەیە وەکیل وەزیریان هەیە پەرلەمانتاریان هەیە بەغدا عیب نییە بۆ هەر کەسێک کە بچێ بۆ بەغدا لە ڕووی دەستورەوە لە ڕووی قانونەوە لە ڕووی قانونی دەولیەوە کوردی عێراق ئەتوانێت لەگەڵ بەغا هەرسو هەڵسو کەوت بکە کوردی عێراق ئەسڵن نابێت لەگەڵ تاران و ئەنقەرە هەڵسو کەوت بکە ئەبێ وەکو وەفدێک ساڵی جارێ 10 ساڵ جارێ بچی بۆ تاران بچی بۆ ئەنقەرە قەی ناکە بەڵام کوردی عێراق پێویستە ڕوو بکاتە بەغدا. بەڵێ
کاک فەرهاد ئەڵێن دوو ئینتیخاباتە دوو هەڵبژاردنە هەندێک لە سەرۆک و سەنان سەرۆکی حزب ئۆپۆزیسیۆنەکان و بە پارتی دموکراتی کوردستانیشەوە ئەسنە تورکیا کۆمەڵێک سەردان و کۆبوونەوەکەن و دەستێکێنن بە سمێڵیان وەڵێن نیعمە الله عەلەیک سەر و ملیۆن دەنگ و ئیتر مسۆگەریەک تۆمارەکەن ئەمە چی لێ خوێنیتەوە بەڕێز کاک فەرهاد؟ بەداخێکی گرانەوە هەندێک جاریە زۆر جار نازانم بۆ ئەم جارە بەڵام زۆر جار هەڵبژاردن و ئەوانە قسەکەی ستالین دێتە پێشەوە ستالین کاتی خۆی ئەیوت دەنگدەر گرنگ نییە دەنگژمێر گرنگە یاری پێکراوە تا ئێستا زۆر جار کاری تێکراوە وەکووتم لە دهۆک لە 1920 هاتووە ئەمە یاری هەڵبژاردنە تەنانەت لە ئەمریکا و ئەوروپاش شتیوە ڕووەدا جارجار خۆزگاوەی تیانە بواە کە هەڵبژاردن میکانیزمێکی زۆر باشە ئەو میکانیزمە تێک نەدرێ و ناشرین نەکرێ ئەمە یەک دووهەم بەڕاستی من بەش بە حاڵی خۆم زوو ئەو قسەیەم کردووە ڕەنگە بچێتە 20 ساڵ لەمە و پێش وتومە پارتی چی و تۆ پێچەوانەکەی وەرگرا دوایی بەڕێز جاوید کە جاویدان پێم وایە خەڵکی شەهید بوو لە ڕۆژاوای کوردستان ڕێزان جاوید هەمان قسەی جوانی کردەوە ڕێزان جاوید ئەگەر لە بیرتان بێ نەزانم نە ئێوە ڕێزان جاوید بەڵێ 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 ئەوە بۆ ئێمە نا خۆ بارگاکانی یەکگرتوو لە بادینان هەجارێ مەلاکرێکار پێیانەڵێ بیجامە لە پێ ئەوان بیجامەیەکیان لە پیا بوو فەقیرە لە بارگاکانی خۆیانە دانیشت بوو نە تۆپ و نە تیارەی تیا بوو بارگاکانیان هەموو سووتێنرا ئیترەوە یعنی بۆ مەسلەی بۆ ئەو شتانە حەق نییە و برادرانە باسی ئەم شتانە بکەن لای هیچ کەسێک چونکە خۆیان زۆر دەوڵەمەنن باشە چوونیان بۆ تورکیا و باسکردن لەوەی کە هەندێک هێزی ئۆپۆزیسیۆنیش لەگەڵ ئەوەی پارتی کە ئەچن بۆ ئەوێ بۆ دیزاینکردن هەندێک گەڵێن دیزاینە هەندێک گەڵێن بۆ جۆرێک لە ئەو زەمانەت وەرگرتنە لە پێناو دەنجی زیاتر و قسەیەکە کرێ لە پشتی پەردەوە هەڵسەنگاندنی تۆ بۆ ئەوە چێ کاک فەرهاد؟ یەکەم شت من جاری تریش وتومە دووبارەیەکەمەوە ئەگەر یەکێتی و پارتی با ئەمە دوو بەشێکی جایە ئەگەر یەکێتی و پارتی لە 50 ساڵی ڕابردووە پەیوەندیان لەگەڵ ئێران و تورکیا هەبوو بێ بە بیانووی ئەوەی دژی سەدام حوسێن و شەڕە و چەک وەرەگرن و ڕێگایان نێوچی ڕێیانەکەوێتە تورکیا و ئێران ئەوە ئێهێکی تیا بوو و ئەوە باش نەبوو بەڵام ئێهێکی تیا بوو قسەکەیان تەبریرێکی هەبوو بەڵام لە دوای نەمانی بەعسەوە خەڵگە بێ بۆچی بچێ بۆ تاران و بۆ ئەنقەرە بۆچیە بێ خەڵک بچێ بە تایبەتی ئۆپۆزیسیۆن بەڵام کێشەکە لەمەیە تورکیا توانیوێتی دەست بخاتە ناو ناوچەکە کۆمەڵێ لایەن لە ژێر ئاراستەی سیاسەتەکان و داواکاریەکانی تورکیا ئەجوڵێن لێرە مەسەلەن کابرایەکی وەکو تۆ کابرایەکی ینی خەڵکی زۆر پاک وەکو مەسەلەن کاک مەریوانی وریاقانع مەسەلەن کاک بەختیار عەلی مەسەلەن بۆ نمونە کاک عەبدوڵڵا پەشێ و زۆری تر ناوێرێ شیعرێ بنووسێ 2000 کەس پێڵێ کافر و جنێوی پێدا ئەمە هەمووە بێ بە ئەردۆغانی تێبگەین بێ بە ئیخوانەکانی تێبگەین میلەت جنێو بە ئێمە نادا میلەت جنێو بە ڕۆڵەکانی خۆی نادا جنێو بە دڵسۆزەکانی خۆی نادا ئەوانە هەموو دەستی ئەردۆغان و دەستی ئیخوانی و دەستی بەرزانی و دەستی ئەوانەیە پەیجێکی زۆریان داناوە بە ئارزوی خۆیان جنێو بە خەڵکەدەن کاکە وایان کردووە خەڵکی سەر جنێو بە داروینەدا داروینی فەقیر لە 1800ەکانە بردووە بە 1.6 ناوی دینی نەبردووە بە 1.6 ناوی شەرقی ئەوسەتی نەبردووە جنێو بە داروینەدەن جنێو بە جێمسوێ بدەن کە ئەستێرەکان کەشفەکە جنێو بە نازانم هەچی فەیلسوف و زانایە درێ ئەمانە کوردستانیان کردووە بە جەهەندەم باسی ئەوەت کرد کاک فەرهاد وتت مەسەلەن بارەگاکانی یەکگرتوویان لە بادینان سووتان حەق نییە باسی سووتانی هیچ شوێنێ بکەن مەسەلەن خۆتەزانی بارەگای یەکگرتووی ئیسلامیش قورئانی تایە یعنی بەبێ ئیستیسنا هەموو شتێکیان سووتاند
کاک فەرهاد گوێ لە دەنجی من بوو دەنگەکەت نەما بەڵێ بەڵە گوێ لە من باسی ئەوت کرد کە وتت لە باجینان ئێستا گوێم لێ بوو لە کۆتایە باشە لە باجینان بارگاکانی یەکگرتووی ئیسلامی کوردستانیان سووتانێ تەبعاً لە بارگای یەکگرتووی ئیسلامیش قورئانی لێیە ینی قورئانیش سووتێنرا بێگومان ئەبێ تێیدا بوو بێ نازانم تێیدا بۆ یان نا بەڵام ئەوان ئەزانی چۆنە کاتی خۆی شتێکم لە بیرە سەیریکە لە بینی مامجلال و کاک مەسعودا بوو بە ململانێ مامجلال ئەیوت فیدراڵیمان پێویستە ئێمە 50 ساڵە خەباتەکەین کاک مەسعودیش ئەیوت حکمی ذاتی باشە لە بەغدا بوو بە مناقەشیان مامجلال وتی کاکە چی لەو میلەتاکە یاخرەوە مەسئولیەتە کاک مەسعود بە مامجلالی وتبوو با ئێمە حکمە ذاتیەکەی ئیمزاکەین دوای قەنەعەت بە میلەتەکەین ئەوان مەبدەئێکیانەیە ئەڵێ شتەکە بکە دوایی قەنەعەتکردنەکە مشکلە نییە بەو شێوەیە بەو شێوەیە ملەت و حکومداری بەڕێوە چێ بەم حاڵە بەڕێوە چێ کاک فەرهاد تۆ بەرگەی ڕەخنەیەک نەگریت بێی مەسەلەن دژایەتەکە دوژمن کارانە بێ نەک ڕکەبەرانە یەک نەک ململانیانە ئەبێ خەڵکی کوردستان خۆیان هەجارێ مامجلال وتی ئێمە ئەمانەوێ خەڵک ببێتە خاوەنی قەزیەکەی خۆی یعنی میلەتەکەمان ئەوەندە وریا بێ ئەوەندە ئامادە بێ ئەوەندە بەهێز بێ کە خۆی دیفاع لە خۆی بکە نەک حیزبێک دیفاعی لێ بکە ئەم سیاسەتە ئەمانویست وا بێ بەڵام وانە بوو ئەبێ خەڵک بپرسێ ئەو شەڕانەی ناوخۆ بۆچی ڕوویدا کە من پێڵم دەرخۆ ئەبێ خەڵک بپرسێ بۆچی حکوومەتی کوردستان گەشەی نەکرد ئەبێ خەڵک بپرسێ بۆچی پەرلەمانی کوردستان پووکایەوە ئەبێ خەڵک بپرسێ بۆچی ململانەکان خراپتر و تونترە بن ئەبێ خەڵک ئەمە لە خۆی بپرسێ کاکە ئێمە ئەبێ خەڵک وا لێ بکەین خەڵک ببێتە خاوەنی قەزەکەی خۆی نەک ئێمە دایمە دیفاع لە خەڵک بکەین و ئەوانە ئەبێ خەڵک بکەینە خاوەنی قەزەکەی خۆی دیفاع لە خۆی بکە لە کوردستان 33 ساڵە حکومڕانیەکی خراپ بەڕێوە چێ با خەڵکی کوردستان هۆکارەکانی بپرسێ بۆچی وایە سەبەبەکەی چییە زەمینەکەی لە چیەوە هاتووە ئەم کێشانە دروستە بێ دوا سەرنج و دوا پەیامی بەڕێز فەرهاد سەنگاوی کاک زانا ئەگەر کاک فەرید ئەستەسەرد و کاک ئازاد چالاک و کاک یوسف زۆزانی لە بیریان بێ ساڵی 81 لە تووژەڵا کە پارتی لەگەڵ پازدارە هاتە سەر ئێمە سەر دیموکرات و کۆمەڵە و سەر ئێمە من لەوێ قسەیەکی سەیرم بۆ هات لە کوردەواریە ئەڵێ پیری و هەزار عیب لەوێ من وتم بەڕاستی پارتی و هەزار عیب ئەوە دوا پەیام بێت ئەوە دواپەیامەوە من مەگەر گۆڕانکاریە دەرەکیەکان زەخت گوشار بخەنە سەر کوردستان و گۆڕانکاری ئیجابی دروستکەن ئەگەر ئەم دۆخە ئاوا بڕوە بۆ هاوپەیمانێتی و بۆ حکوومەت من هەلومەرجی ئیجابی نابینم لە ناوە دروست بێ مەگەر گۆڕانکاری دەرەکی بوا بێت کە هەلومەرجی ئیجابی دروستکە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز فەرهاد سەنگاوی پێشمەرگەی دێرین و نووسەر و ڕۆژنامەنووس لە کەرکووکەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێستان بینەرانی خوشیز لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامامان پێشکەشکردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتانە